ئەم قسەی خۆم دەکەمەگەی ئەعدامش بکەم خوایەکی گەورە بە گەورە و جەلالەتی خۆی هەستا بۆشی هاندا و تایە زەبەلا عیدایە هات بەغدایەکی عاسیمەی لۆ من داگیر کرد و سەدامەشی بەهێز و بەتوانە بەر دەکوشی ئاوی لێدنیا سەدام ئێران و توران و کوێتی کاول کرد کوردستانی سەراو بن کرد سەدامی لۆ ناو بردم چار فرخەم لە بەغدایە بوو لە فاوەتا زاخۆی یان گوت کوردنانێک سەدامی ئەعدام کا بە عەرەبپەل و بۆشکا بوو عەرەب هەموو هێتیم بوو عێراق لە دەستەمە بوو هەموو عەرەبی عێراق بەشی ئەوسنە بە کورد ناوەسی ئەگە ئێرانێکە دانەبی ئەمە بە خۆمان ناکۆ بوون وەزنی خۆمان ئەوە کردەوە و ناکۆ بوون و ئەو ناکۆچە وەی لێمە کرد ئەزافەیان بە ئێمە بلاگەنا ئەمە حکومەت ئەمە بوون دەوڵەت ئەمە هەموو ئەمە بووی هەز دەکەم لەگە بەغدا پێک بێن ئەوش کو پێک بێن کەفالێک هەبی لەگەیان پێک بێن ئەمریکای لە بەین مامی کەفیل بی کە پێک دێن و 50 سای تەوقیع هەبی ئەمە لەگەیان پێک دێن ئەگەر نابێ کەفالە ئەمە یەک کەسمی ناکەین و نابینەوە ژێر دەستا ئەوان دەیان و هێزمان نەمینێ پێشمەرگێ ببینەوە ژێر دەستا ئەوە ژێر قبوڵنیە